سەرخۆشی لە شەهیدەکانی دوێنێ شەوی لافاوی هەولێر دەکەم. بەڕاستی جێگای داخە دەبینم خەڵکی شارەکەم بەدەست کۆمەڵێک سەرسەری سیاسی و ئیداریەوە ئەوە گیرۆدێ ئەم بارودۆخە ناهەموارە بوونە نیاوڕیان لە کارەساتی سروشتی لە هەموو دنیا ڕوودەدات، تەنها لە کوردستان نییە وە شتێکی ئاساییشە، بەڵام مەڵە ئەوەی لە کوردستان ڕوودا ئەوە ناوی نادرێ لافاو، ئەوە ناوی لێدەنێن بێ پیلانی بێ بەرنامەی، ینی مەعقوڵە بە یەک چۆڕە ئاوی لافاو هەربستی، ینی شارێک پایتەختی هەرێمی کوردستان بیتن لۆ ئیلا دەبی لە مەنتیقا ژارنشینەکان لافاو ڕوو بدە، لۆ جارێک لە ئەمپایر و ئیتاڵی و میتاڵی و ئەوروپا ڕوو نادا، ئەوروپای هەولێر لۆ ئیلا دەبی لە گەڕەکە ژارنشینەکان ڕوو بدە. پرسیارە سەرەکیەکەیە، وەڵامەکەش هەر زۆر بە ئاسانی دیارە، یعنی ئێستا دڵنیامە خەڵکی ئەوروپای هەولێر هێشتا لە خەوی هەر نەستە، لەبەرەوەی هەرچی دز و گاندەڵ و سەرمایەدارە لەو مەنتیقەیە خۆشترین ژیان و های لایف دەژی، خەڵکی هەژارنشینیش، خەڵکە ڕەسەنەکە، خەڵکە ماندووەکە، خەڵکە کۆڵنەدەرەکە، ئەو خەڵکەی دایمەن قوربانیدایە لە بۆ ئەو خاک و نیشتیمانەی ئەو وەزعیان بۆ دوێنێ شەو سەعات 2 شەوێ کۆمەڵە خەڵک شەهید بوونە بەو لافاوەی و لە کاتی لافاوەکەی تەلەفۆنیان لە بۆ بەرپرسە دز و گەندەڵەکان کردیە هەر جوابیشیان نەداوی. دەبەن هاوڕێیان لە هەموو دنیا سیستەمێکی پێدەڵێن سیستەمی ئەلارم کە بۆ کارەساتی سروشتی بەکاردێ، بەڵام ئەو لە پایتەختەکەمان ئەوەمان نییە، ئەوە چ پایتەختەکە ڕیشوا و شەرمەزاری دنیا و قیامەت بن 30 ساڵە ئەو وڵاتە دەدزن سەرخان و ژێرخانی نەتان توانیوە شتێکی وا دروستکەن کە ئەو ئەساسیاتی پایتەختەچی بەجای لێشیان پرسن دەرێ ئەمە دەوڵەت مەدارین کورەوەڵە ئەنگۆ دز و سەرسەری سیاسینە، گاندەڵی ئیدارینە، یعنی مەعقوڵە خەڵک لە هەولێرێ بە کلاشنکۆفی خەڵکی ئاگادارکاتەوە لەوەی ژیانی خۆی بپارێزی، نەک سەرۆت و سامانەکەی، چکە سەرۆت سامانەکەی بەو لافاوەی هەردەڕوا، یعنی مەعقوڵە لە پایتەخت خەڵک بە کلاشنکۆفی خەڵکی ئاگادارکاتەوە. ئەی حکومەت سیستەمی ئەلارمت لە چییە؟ ئەی تو بە چه حکومەتەکی لە پایتەختی؟ ئەی شەرمەزار ڕۆیشتوە. دوو هاوڕێیان ئێستا ئەوەی لە کوردستان ڕوویدایە نەک ئەوەی مەسوولەکان تا جوابی تەلەفۆن نادەنەوە، لە هەر وڵاتەی کە ڕوویداوێتە بە هەر هەمیان لەوێن دەربن کەچی مەسوولە دز و گاندەڵەکان دڵنیام هێشتا شتە خێر نەستای. ئێستا ئەوە کاتی ئەو ڤیدیۆی دەکەم لە گرجۆتیاری لافاو دەی کەبزانم چێ دەستێن دەچێ بەهانایانەوە دەچی کەس لەبەرەوەی مەنتیقەی هەژارنشینە، مەنتیقەی ئەو خەڵکانەیە کە ڕانزدەر و تێکۆشەرن، ئەو خەڵکانەنە کە بە دەردەسەری و قوڕبەسەری خانەکیان دروست کردیە ناو ماڵەکیان دانایە ئیتر لافاو دێدەیبات. براکەم وەڵا ماسی لێنێ دایانگۆ لە 150 ماسی ماسی چخڕکەینەوە ئێرە هەر زۆر قۆڵە ئەرێ وڵا هەر کەل چینێ نەها تەمشا دیواری کە هاتە چین تەمشا دیوارانەکە چ ئاوەک دەڕۆبەستە شاکە تەمشا ئاخیرکە ئەو دوکانەش جامشتی هەموو شتە شکاندیە ئەوە ئەخبارشاتی دەنێن دیسان سەر لە نوێی زیاد دەبتەوە ئەوەکە یارە لایە چکەش ظهراني في الباب هێرا هەولێرە گرجۆتیارە براکەم گرجۆتیارە دەتر عقوبەت ئەو هەموو کۆپتەرەی هەیە وەزارەتی ناوخۆ ئیلا لە بۆ پیاسەی فەرقە مەسوول و مندارە مەسوولەکان بەکاردێنن، ئەگەر لە ڕووداوە چووە بەکارێنین لۆجیتانە کە خۆپیشاندانەك ڕوودەداتن هەرچی جەیش و جاش و کۆیلەیان هەیە دایانهینە ناو جادەی لەوەی سەرکوتی خەڵکی پێ بکەن،
هەموو وەسائلەکانی دەوڵەت لە بەردەم خزمەتی ئەو کۆی لەو جێش و جاش و بەڵتەچیانیانە، بەڵام ئامادەنی نەبینێرن لە بۆ خەڵکی لەوە یارمەتیان بدە. ئەنجارەکەی کە کەلافە ڕوویدا لەناو ئەو هەموو خەڵکەی مقاولەتیان کرد. ئەم بەرگری لە مقاولی ناکەم لەبەرەوەی مقاول گەندەڵی کردی بدرێتە دادگا، بەڵام مقاول چییە؟ مقاول چییە؟ بەرپرسی پرۆژەکەی کە جارەکەی کەلافاوی لێ ڕوودا نیهات فستقە، ناوێرن بچن نیهادی بگەن دەچن مقاولەشی بەستە زمان دەگرن. مقاول چ بکە 20 جار دەستی کردی ئەو پرۆژەیە تا دەگاتەوی سفر دەبتەوە سەعری پرۆژەکەی، هەر ئەو لێ دەردەچی کە هەیە. دوو هاوڕیانەوەی لە دارەتوو ڕوویدایە بڕواتان هەبیتن، یانی ئەوە لافاو نییە، تەنها کۆبوونەوەی ئاوە ڕێگای خۆی بکاتەوە. ئەجینا ئەوە خەڵکی دارەتووی هەم بۆ خۆیان قسەیان کرد لە ڕاگەیاندەکان، دەڵێن شوێنی مەزرا، شوێنی خەدەمات کرای دەخان و دەڵێن قایمقام و سەرۆک شارەوانی فرۆشتیتە. هەر ئەوەندە بە سەدامی بچین کاکە. سەدام ئەوها حکوومەتێکی دیکتاتۆر بوو، بەڵام ئەگەر شەکی وای دیوە یەکسەر ئێدامی دەکردن. ئەمە لە 2021 کاکە ئێدامی مەکە، لەبەرەوەی پێچەوانەی ڕێساوی یاساکانی مافی مرۆڤە لە ئێستادا، بەڵام بیدە دادگای دڵنیا مەسبەی نێپلەشی بەرز دەکرێت. هاوڕێ منەوە ڤیدیۆم تەنها لە بۆ یەک شت خەمبارم بە بەو کارەساتەی بەسەر خەڵکی هەژارنشینی شارەکەم ڕوودەدات. ئەو خەڵکەی لە هەموو کارەکان پێشەنگی پشتگیریکردی ئەو دەسەڵاتە دزووکان دەڵێ کەچی خراپترین و خراپترین خزمەتگوزاری لە بۆ منتیقی ئەو خەڵک هەژارنشینێ، کەچی خەڵکە دز و گەندەڵەکە، خەڵکەوە بەرهێنەکە، خەڵکە سیاسیە ناسیاسیەکە، هەمویان لە بەش ئەوروپانە کە من دڵنیامە دوێنێ شەوێ هەتا بەیانی لە لایەنە شەوانەکان بوونە، هێشتا لە خێوی هەر نەستاینە ئەوان لە چ ژیانێک دەژین، خەڵکی هەژاری لە چ ژیانێک دەژین. ئیترەکە سپێنی ئیشیان بەنگۆ بۆنگۆ جوابیان بدەنەوە. کاتێکی خۆش مەڵاوە.